بەلێژێنها بۆ زانی ناچوانە بەڕێوەچوونە ڕۆژە دوێە جێژنا قوربانێ دەچینە جەم نوچەگانێمە بابان ئەنوەر لە سلێمانیت گەلمەدایە بابان سلااوت لێبێ بەڕێوەچوونی دووەم ڕۆژی جەژن لای کارمەندان و فەرمانبەرانی حکوومەت چۆنە؟ بەڵێ دیارە من ئێستا لە نێو فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانیم لە هۆڵی گەشتکردنی گەشتیاراندام کە لێرەوە ڕەحلەی گەشتە ئاسمانەکان لێرەوەی لەم هۆڵەوە دەست پێکات و کارمەندەکانیان لە ماوەی دوو ڕۆژی ڕابردوو بە دوێنێ و بەم ڕۆژۆ لە ئەرک و واجباتی خۆیانە نەمە لە کاتێکدایە کە فەرمانبەرانی هەرێمی کوردستان بە هۆی سیستەمی پاشەکەوتکردنی موچەکانیان و درەنگ هاتنی موچەکانیان و دابەشنەکردنی لە وادەی خۆیدا زۆرێک لە فەرمانبەرە حکومەکان بایکۆتی دەوامیان کرد لە پێش جەژن و لە ئێستاشدا ئەم فەرمانبەرانە نەک بایکۆتیان نەکردووە بەڵکو لە جەژن و بۆ جەژنی قوربان و بۆنە ڕسمەکانیشا بەردەوامن لە ئەرکی خۆیان دیارە بایکۆتکردنی فەرمانبەرانی ئەم فڕۆکەخانەی کاریگەری لەسەر گەشتە ئاسمانەکانی شاری سلێمانیە بێت کە لێرەوە بۆ پێیرە فڕۆکەخانێکی نێودەوڵەتیە لە هەر ئەگەرێکا کاریگەری ڕاستەخۆیە بێت لەسەر گەشتە ئاسمانەکاندا. ئەمڕۆ من ئێستا لێرەم پێش ئەم ڕووماڵش قسم لەگەڵ چەند کارمەندێکا کرد کە لە واجب و ئەرکی خۆیانان و لە ماوەی دوو ڕۆژی ڕابردوودا نەبراون و ژمارێکی زۆر گەشتیاریش لە فڕۆکەخانەی سلێمانی و هاتنەتە سلێمانی و بێچەوانیشەوە گەشتیان کردو. من ئێستا دانا محەممەد بەڕێوبەری لێ پەیوەندی گشتەکانی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی و لە پرسایی بەشی ڕاگەیاندنم لەگەڵای دەمەوێت لە زاری خۆیەوە پرسیاریەوەی لێ بکەم کە گەشتەکان و گەشتەکانیان چۆن بوو و ئامادەکاری چیان کردو بۆ جەژنی قوربان. کاکدانا سڵاو لێبێ پێمان بڵێ ئێوە چ ئامادەکاریێکتان کردو لە ڕۆژانی جەژندا؟ وەڵام من دەمێت بەوە دەست پێ بکەم دڵسۆزی فەرمانبەرانی فڕۆکەخانە نەک نەبوونی موچە نەک دواکەوتنی موچە نەک ڕوبع موچە کاریگەریان تێناکات لەبەرەوەی فەرمانبەرانی فڕۆکەخانە ئاستی دڵسۆزیان لە ئەتوانم بڵێم پۆلێنێکی ئەوەنە بەرزدایە کە دڵسۆزانە 24 کاژێر دەوامی ئاسایی خۆیانەکەن لە ناو فڕۆکەخانە لە پێشووتریش و لە ئێستاشدا وەکو ئەبینن کە ئەمڕۆ جەژنە دووەم ڕۆژی جەژنی قوربانە ئەم فەرمانبەرە دڵسۆزانە ئەم بەڕێوەبەرە دڵسۆزانە ئەم لێپرسراوە دڵسۆزانە ئەم ئەفسەر و کارمەندە دڵسۆزانە لە پێشوازی هاتنی میوانەکانی ئەم هەرێمن کە حکوومەتەکەی تاکو ێستا نەیتوانی و موچەکان بداتێ کە مافی ڕەوای خۆیانە لە پێش جەژن نابووە موچەیان بداتێ بەڵام نەدراوە و ئەمە کاریگەریش لە دڵسۆزی ئەم فەرمانبەرانە ناکات لەبەرەوە ئەمان بە ڕۆحێتێکی نیشتیمانی خزمەتی گەلەکەن. ئاستی گەشتەکان چۆن بووە ئەو خزمەت گوزارە پێویستیانە کە بۆ گەشتیاران لە ڕابردووە دابینکرا و لەم جەشەش بامان شێوە بووە؟ بە دڵنیاییەوە ئەگەر من لە هەفتەیەک پێش جەژن بگەڕێمەوە بۆ هەفتەیە پێش جەژن بەپی ئەو زانیارانێکی ئێمە لێڵە ئاسمانیەکانەوە بەدەستمان گەیشتووە خواستی کڕینی بلیتی فڕۆکە بۆ هاتنیش و بۆ ڕۆشتن زیادی کردووە هەم لە ڕۆشتن گەشتیار زیادی کردووە هەم لە هاتنی زیادی کردو ئەمەش بۆ واگەڕێتەوە کە گەشتیاری خۆمان ناوخۆی خۆمان هاونیشتمانیانی خۆمان بەمەستی گەشت و گوزار دەچنە دەرەوەی هەرێمی کوردستان و بە پێچەوانەشەوە هاونیشتمانیانمان لە دەرەوەی کوردستان لە کوردانی تاراوگە دەگەڕێنەوە بۆ ناو کەسوکاریان بە مەبەستی پیرۆزڕاگررتنی مەراسیمی جەژنی قوربان لەگەڵ ئەوە شاوەمان بیر نەچێ ئێمە گەشتی ناوخۆی عێراقمان زۆر زیادی کردووە بە تایبەت خواروی عێراق کە ئەو عێراقیەکان هاونیشتمانە عێراقیەکان لە خواروی عێراق ئەگەڕێن هێن بۆ هەرێمی کوردستان و بۆ بە تایبەت پایتەختی ڕۆشنبیری بە مەبەستی بردنە سەری کاتێکی خۆش بۆ بەڕێکردنی مەراسیمی جەژن کە ئەمەش ئەگەڕێتەوە بۆ دڵسۆزی ئەو برایانەمان لە هێزەکانی ئاسایشی ناوخۆ کە بەڕاستی سەقامگیری باری ئەمنی وای کردووە ئەوەشمان بیر نەچێ پێشمەرگە قارەمانەکانمان کە سنگەرێکی تۆکمەی بەرگریکردنیان دروست کردووە تاکو بتوانین ئێمە هەمومان و میوانەکانی ئەم هەرێمەش بتوانن ئازادانە و زۆر بە شێوەیەکی باش گەشت و گوزاری خۆیان بکەن. باسیەوە کرد کە گەشتەکان ڕووی لە زیادبوون کردو لە کاتێکا هەرێم بە قەیرانێکی قورسی داراییە تێپەڕێەوەی ماگادارین ڕنگدانەوەی گەورەی هەبووە لەسەر بازاڕ لێرە چۆن کاریگەری لەسەر گەشتە ئاسمانەکان نەبووە و ئەو قەیرانی کە هەرێمی کردوەوە؟ بەڵێ وڵای ئەوەی کە من ئەم زانیارانەی کە من بە جەناب تێڵێ من زانیاری هێڵ ئاسمانیەکانە کە ڕۆژانە کۆنتاکتمانێ لەگەڵیان و زانیاریمان ئەدەنێ و زانیاریان لێوەرەگرین ئەوەی کە ئەوان بە ئێمە ئەڵێن خواستی ئەو ئامارانەشی کێتە بەردەستی ئێمە گەشتیارەکان کە لێرە و گەشتەکەن یاخودە و گەشتیارانەی داغڵی هەرێمی کوردستانە بن ئامارەکان گەواهیدەری ئەوەن کە گەشتیار زیادی کردووە
تر ئەمە تا چەند زیادی کردووە عەرەبن یاخود گەشتیاری بیانین هاتوونەتە ناو شاری سلێمانی هەمە جۆرن وەکو ئارزم کردی هاتنیان گەشتیاری خواروی عێراقمان زۆرە بە تایبەت و گەشتیاری کوردانی تاراوگەمان هەیە کە دەگەڕێنەوە بۆ ناو کە سوکاریان و لەگەڵ ئەوەشا گەشتیاری بیانیش هەیە ئەومان بین نەچێت کە گەشتیاری بیانیش هەیە سەرداری هەرێمی کوردستانەکەن بە مەبەستی گەشت و گوزار. زۆر سپاس کاکدانا دووبارە دەستخۆشی لێکم دیارە وەک لێپرسیاری ڕاگەیاندی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی باسی کرد گەشتە ئاسمانیەکان لە شاری سلێمانی ڕووی لە زیاد بابان سپاس بۆ زانیاریەکانت. بەڵێ